بینرانی عزیز ئەم کاتتان باش و سڵاوتان لەبێت. بەڕێزان لە ئەڵقەی یەکەم و تەوەری یەکەمی بەرنامەکەماندا ئاماژەمان بە چۆنێتی پێگەێنانی ئەو هێزە چەکداریەدا کە بەر لە هەلیسانی شۆڕشی ئەیلول لەلایەن چەند سەرۆک هۆزێکەوە لە دەربەندی بازیان ڕوبەڕووی سوپای عێراقی بوونەوە. لە ئەڵقەی دووەم و کۆتایی دیدارەکەماندا باز لە ڕۆڵ و کەسێتی حاجی برایمی چەرمەگاکەین لە پاش ژیابوونەوەی لە شۆڕشی ئەیلول و لە مەلا مستەفا و پشتیوانیکردنی لە شۆڕشی نوێ و پەیوەندی و هاوکاریکردنی باڵی مەکتەبی سیاسی و پاشان بە یەکجاری و پشتکردنە شۆڕشی کورد و پاڵدانی بە حکوومەتی عێراق و چوونە پاڵباس و وەرگرتنی فەوجی خەفیفە و چوونە بەغدای و مانەوەی لەوێ تا کۆچی دوایی و لە پاش تێپەڕبوونی 40 ساڵ بەسەر مردنی ئەو کەسایەتیەدا تا ئێستاش لێکدانەوەی جیاواز بۆ ڕۆڵی ئاشکرا و شارەوە و نهێنی ئەو لە شۆڕشی ئەیلول و کردبوونی پارتی و شۆڕشی نوێ و باڵی مەکتەبی سیاسی و چوونە پاڵ حکوومەت و پشتکردنە شۆڕشی کوردی بۆ ئەکرێت. لەم نێوانەدا هەندێک بە شۆڕژێڕ و هەڵگیرسێنەری شۆڕشی ئەیلول و پشتیوانی شۆڕشی نوێ دەزان و هەندێکیش بە پێچەوانەوە پێداگری لەسەر ئەوەکەن کە ئەو یەشێک بۆ لەو کەسانەی کە بوونەتە پێشەنگی خیانەت و ئاوی جاشێتیان بۆ کورد ڕشت. لە 2010 بۆ مێژوو دەبێت بپرسین ئایا حاجی برایمی چەرمەگا قارەمان و نیشمان پەروەەر بوو یان خائین بەگەل و میلەت؟ بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر بەردەوامین لەگەڵ بەڕێز کاک بەرزان ئیبراهیم کوڕی حاجی برایمی چەرمەگا و نووسەر و شارەزا لە مێژووی ژیانی چەرمەگاییەکان و هەروەها کەسێتی حاجی براییم و ئەو هێزی کە لە دەربەنی بازیان ڕوبەڕووی سوپای عێراقی بوو. کاک بەرزانجان دووبارە بەخێر بیت بۆ بەرنامەکە. ئێمە هەوڵ دەین لەم بەرنامەیە بڕێک زیاتر لەسەر ڕۆڵی کەسێتی حاجی برایمی چەرمەگا لە قۆناغە جیاجیەکانی مێژووە هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بێگومان زۆر جار ئەوترێت ئەم پیاوە جگەلەوەی کە لە شۆڕشی نوێ و شۆڕشی ئەیلول لابەشداری هەبوو کۆنتاکتێکی باشی لەگەڵ سەرۆک خێڵە کوردەکانە هەبوو ئەو هێزە چەکداری کە لە دەربەنی بازیان دروستیان کردووە لە ڕووی کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیشەوە خزمەتی بە خەڵک کردووە. ئەگەر بکرێت زیاتر لە پرسیاری یەکەمی تەوەری دووهەممانە بەو پرسیارە بێمەلات ڕۆڵ و کاریگەری حاجی براییم وە کەسێتێکی دیاری کورد لەو ڕۆژگارەیە لەو قۆناغە مێژوویە لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە چۆن بوو؟ بەڵێ کاک فەیسوڵ زۆر سپاس دەکەم دووبارە. لە ڕووی سیاسیەوە حاجی براییم پێش هەڵگیرسانی شۆڕشی دەربەنی بازیان ساڵی 61 حاجی براییم پێشتر هاوکاری ئەحزابە سیاسیەکانی کردووە. حاجی براییم لە پەنجاکانی سەدەی ڕابردوو لە بەغاوە چاپخانەی بۆ حزبی شوعی هێناوە لە بەغاوە کە حزبی شوعی چاپخانیان هەبوو لە بەغا ناتوانیوە بێن لە مەنتیقەی سلێمانی حاجی براییم خۆلۆ سەردەما لەگە حکوومەتە پیاوی حکوومەتی عێراقی نەبووە. حاجی براییم لە هەر شوێنە دەواازەیەک هەبوو بێ بۆ کورد و بۆ شۆڕش کێشەی نەبووە. ئەمە شوعیە ئەمە پارتیە ئەمە چێە ئەو هاوکاری کردووە. یعنی ئەتوانین بڵێن حاجی براییم ئینتیمایەکی سیاسی دیاریکراوی نەبوو ئەوەی بە ڕۆحێکی کوردانەوە ئیشی لەسەر ئەو مەسەلەیە کردووە. بە ڕۆحێکی کوردانەوەشی کردووە. ئیسپاتیش بوو ئەوە لەو سەردەما چاپخانەی حیزبی شوعی لە بەغاوە هێناوەتە چەرمەگا. وە بە شایەدی ئەو برادرانەی کە مسەرچاوەکانیان خوێندوێتەوە بە ڕەحمەت بێغەفوری میرزا کەریم لە یادداشتیەکانیان باسی ئەوواکە باسی هێنانی ئەو چاپخانەیەکە باسی هێنانی ئەو چاپخانەیەکە کە حاجی برایمی چەرمەگا لە بەغاوە بۆ ئێمەی گواستوێنایە چەرمەگا و هاتین یادی لینینمان لە چەرمەگا کردەوە. مەعەلئیلم حاجی براییم حاجی بووە. پیاوێکی متەدەین بووە. یادی نین لە چەرمەگا کراوەتەوە و خزمەتی ئەو خەڵکانەشی کردووە. ئەمە لە ڕووی لە ڕوو سیاسیەکەی مەسەن چاپخانەی دوای ئەوە پێشەوە بڵین کە ئەوەزانە چاپخانەی پارتی لە بەڕەحمەت بێ لە ماڵی شێغلەتیفەوە گوازراوەتەوە شێغلەتی نردوێتی بە حاجی براییم لە چەرمەگا بووە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاکە فەیسەڵ حاجی براییم هاوکاری دەیان خەڵکی کردووە بۆ تەواوکردنی خوێندن. حاجی براییم زۆر دژی نەخوێنەوار بووە. زۆر ڕقی لە خەڵک بۆ خوێنەوار نەبێت. یەکێک بۆ لەو کەسانی کە لە گوندەکەی خۆیان مەکتەبی کچانی کردێتەوە. بەڵێ یەکەم کەس بۆ لە مەنتیقەی ئێمە کە نەک لە شوێنەکانی تر کە پێڵێن ئێمە کێشەیەکمان هەیە لە ناو کوردە حەزەکەم ئێمە تا ئێستا ئاغا و عەشایر لێک جیا ناکرێتەوە. ئەوە کێشەی ئێمێ. باوکم وەکو عەشایر تەعاملی کردووە لە مەنتیقەکە. ڕاستە باوکم ساحب مڵک و ساحبین بووە بەڵام وەکو عەشایر لەگە خزمەکانی خۆی تەعاملی کردووە و کوڕی سپیەک. باوکم دژی ئەوانە بووە کە خەڵک خوێنەوار نەبێ. لە شوێنەکانی تر خەڵک دژی ئەوە بۆ نەک کەس بخوێنێ ئەسڵەن خەڵکی تر خوێنەواریش دروست نەبێ. بەڵام مالیدم باوکم هاتووە
قوتابخانەی کچانیشی کردوێتەوە هانی مناڵەکانی خۆی داوە لە پێشەوە بۆی خەڵکیش فێر بێت لێەوە بچێ خوێندن کا و کچان بنێرێتە بەرمەکتەب و ئەو خەڵکانەی کە پێویستیان بە هاوکاری ئەوە بۆ توانیان نەبۆ خوێندن تەواوکەن بەدەیان کەس حاجی برایم بێ ئەوەی کە ئەعلانیشکە ژێر بەژێر هاوکاری کردوون و لە سلێمانی و لە شارەکانی ترۆک و بەغاوانە خوێندنیان تەواو کردو. باشە ئەگەر بڕێنە بۆ مێژوویشی کۆنتر کاک بەرزان باز لە ڕۆڵی مام محەممەد عەلی براگەوری حاجی برایمی چەرمەگا کرێت لە شۆڕشی 1920 شێخ محمودی مەلیکە ئایا ڕۆڵی ئەم پیاوە کە برای گەوری حاجی برایمی چەرمەگا بۆ لە شۆڕشی شێخ محمود چۆن بوو؟ خۆی حاجی برایمیش بازگراونێکی هەیە. بەڵێ چۆن بازگراونەکەی حەمە عەلی ڕۆستەمە. بەڵێ ئەگەر بگەڕێنەوە حەمە عەلی ڕۆستەم پیاوێک بووە زمانزان ئینگلیزیەکی باشی زانیوە لە پێشتر لە بەغا ئەو کاری کردووە لەگەڵ ئینگلیزەکان زمانزانێکی باش بووە. پاشان گەڕانەوەی بۆ منتیقی سلێمانی و شۆڕشی شێخ محموود ئەو یەکێک بووە لە سەر لەشکرەکانی شێخ محموود هاوکاری تەواوی شێخ محموود کردووە تەبەن هەموو خزم کە سوکاری خۆی لەگەڵا بووە و هەتا هاتنەوەی شێخ محموود لە ساڵی 41 ڕەشید عالی کە بازەکرێ یەکێک بۆ لەوانەی کە پشتیوانی لە هێنانەوەی شێخ محموود کردووە لە بەخاو ینی بە هەموو هێز و توانایەکەوە پشتیوانی لە شۆڕشی شێخ محموود کردو. دوای ئەوە حەمە عەلی ڕۆستەم من بۆ ئەڵێم حاجی برایم بازگراوی بووە. حەمە عەلی ڕۆستەم لە ساڵی سیەکانە کە لە سەردەمی ئەو سەردەما پیاوتون چەتە حەمە عەلی مام محەممەد عەلیم چەتە بووە و ئێران لەو سەردەما کاکە فەیسەڵ پەیوەندی بە پێوە کردووە و خەڵکی ناردۆ بۆ لای و کە بۆی بیبینن بچێتە ئێران و لەوێ ئێران اتفاقی ئەوەی لەگەڵا بکە کە ئەم ماتوڵیاوێتێتە شاخ بێت ئاژا و مەشاکل لە ناو عێراقا بنێتەوە و بۆ ئێران پشتیوانی لێ بکە. ئەلەو سەردەما کە قاچاق بۆ لە حکومەتی عێراق لە دەوڵەتی عێراقی لەو سەردەما ئەوەی ڕەفز کردووە وتێتی من ئەوە قبوڵ ناکەم و ئەسڵەن ئامادەنی من پشتیوانی لە دەوڵەتی ئێران بکەم و دژی خاکەکەی خۆم و وڵاتەکەی خۆم. کاک بەرزان باسی ئەوت کرد کە پشتیوانی کردووە لە هێنانەوەی شێخ محمودی مەلیک ئەو پشتیوانی چۆن بوو چۆن هێناوێتی و ئەگەر باسی بکەیت ورتر. من کاکە فەیسەڵ لە چاوپێکەوتنێکە لەگەڵ برای بەڕێزم کاک محەممەد مەردان زیارە لە چاوپێکەوتنیەکە چەند چاوپێکەوتنێکمان ئێمە لەگەڵ هەندێک خەڵکی بەتەمەن کەسایەتی وانە کردووە وەیەکێک لەوانە مام محەممەدم بەڕەحمەت بێ کە لە باوکیشم گەورەتر بووە من مقابلەمان کردووە و ماوە ینی وەکو سەرچاوە کاڵێ هاتنەوەی شێخ محموود کە ئەو وەختە لە بەغاوە هاتووەتەوە یەکێ لەوانە مام محەممەد عەلیم بووە کە ئەو وەکو ڕاکردن وەکو فران هاتووەتەوە شێخ محموود. بەڵێ ینی فرانویانە هێنا چۆن ئەمیان کردو ئەگەر مثل وردەکاریەکەت لە وردەکاریەکەم بەڕاستی لا نییە لە بەرووی با بە هەڵەی مێژوانە چم کاکە فەیسەڵ بەس ئەوەندە ئازانم کە لە ئەو ئەوەندە ئیشارەتی پێداوە ئەڵێ هاوکار بوو بۆ هاتنەوەی یعنی لە دەست حکومەتی عێراقی ڕفاندویانەوە هێنایانەوە هاتوێتەوە بۆ سلێمانی. بەڵێ ینی حەمە عەلی پیاوێک بووە حسابی لەسەر کراوە ینی هەروە ئەوە نەبووە چونکە من وەکو باسم کرد ئینگلیزانێکی باش بووە ئینگلیزەکانی باش ناسیویانە. بەڵێ باشە چوونی حاجی برایمی چەرمەگا بۆ وڵاتی میسر بۆ لای سەرۆکوەزیرانی میسر بەیاوەری وەفدێک کە عوسمان عوزێریشی لەگەڵا بێت هۆکاری چوونی حاجی برایمی چەرمەگا بۆ میسر چی بوو لەو کاتێ؟ خۆی وەفدێک لە عێراقەوە لە کوردەکانەوە وەفدێک وەکو وەفد بەشدار ئەبن لە کۆنگرەیەکە لە قاهیرەی پایتەخت لەو وەفتە مەجموعەیەک لە ڕوئەسای کوردی بەشدارە بن لەوانە هیچێک لەوانە حاجی برایمی چەرمەگا و خوافیکان بەحەدینی هەرچی شێخ محەممەدی لۆلانی ئەمانە بەشدارە بن لەو کۆبوونەوەی کە لە قاهیرا کرد لەوانە عوسمان عوزێریش بەشدارە بێ عوسمان عوزێری وەکو ئەم زمانزان هەموو متەرجمەی حاجی برایمی لەوێ جەمال عەبدولناسرە بینن و لەوێ زۆر باسی مەسایلی کورد و قسەژەکرێ تا قسەیەکێ لێ عوسمان عوزێری کۆمەڵێ قساکات دەڵێ شۆڕش هەیە شتەیە ئەگەرەوە تانوێت لەو سەردەما خەڵکی تر هەیە بتوان قسە لەگەڵیانە بکەن سەبارەت بە شۆڕش. ئەم وەفتە بەنورەتی چێن نێراوە چێ نردوون ینی حکومەتی عێراقی نردوون یا لە شۆڕشی کوردی؟ نەخێر حکومەتی عێراقی نردوون. بەڵێ بە چی مەبەستێک؟ هەر مەبەستی بەشداریکردن وەکو کورد لەو کۆبوونەوەیە کە کورد بەشدارە لە حکومەتی عێراقی. بەڵێ حکومەتی عێراقی.
ڕۆشنی ئەم وەفدە کوردیە لەلایەن حکوومەتی عێراقی و سەرکردایەتی کورد چەند ئاگاداری ئەم ڕۆشنی ئەم وەفدە بوو، چەند ئاگاداری ئەو جەریان و سەرکردایەتی پارتی مەبەستم لە سەرکردایەتی ئەو کاتی کورد شۆڕشی کورد پێم وانە چکێکی ئەوان دابڕابوون لە مەسایدی سەرکردایەتی ینی ئەوان بێ ئاگابوون لەوەی بەڵێ ئەوان بێ ئاگابوون لەو مۆزوع ئەوان ئاگاداری ئەو مۆزوعانە بوو. زۆر باشە کاک بەرزان باز لە نیگەرانی و تێکچوونی پەیوەندی نێوان حاجی ئیبراهیمی چەرمەگا و عەبدولسەلام عارفەکرێت جۆرێک لە عاجزی لە نێوانیانە بۆ ئەوەندەی کە ئێوە بیست بێتان چی لەو بارەیەوە زانن؟ وەڵاهی من زۆر بەڕاستی هیچ معلوماتێکی ئەوم نییە، بەس وەکو دۆکۆمنتەوەی لە بەردەستی ئێمایە کە خۆی عاجزبوونەکە ئەوە دەی کە من بیستومە زیاتر ئەو هێرشانە بووە کە جێشی عێراقی کە وەکو ئەوەی کە بازەکرێ بۆ پەلاماری دیەکان و بیانە سووتانی دیەکان و منتیقەکان دیارە حاجی ئیبراهیم لۆ نیگەرانە بێڵێ من کاتومەتە باڵ حکوومەتی عێراقی بۆ ئەوەی بەڕاستی بتوانم منتیقە و نەک سنووری خۆم ئەو سنوورانێک کە لە دەسەڵاتی بن و چواردەوری منایە بۆی بتوانم بیپارێزم. بەڕاستی ئەوە نیگەرانیەک دروستەکە لای ئەو وەکو دیو کۆمنتی ڕسمەکەمان لایەکە هاتووە سەردانی یەرەی کردووە و بۆ ئاشبوونەوەی حاجی ئیبراهیم. زۆر باشە کاک بەرزان لە بەردۆخیشی تەمەمبژاویە محەممەدی حاجی ئیبراهیم کە برای گەورەی ئێوەیە ئەکوژرێت. هۆکاری کوشتنی محەممەدی حاجی ئیبراهیمی چەرمەگا چی بوو و چۆن بوو ئەو ڕووداوە؟ هەندێک گرێگۆڵ و تەمومش لە ڕووداوەکە هەیە ئەگەر بکرێت بۆ مێژوو ڕوونی بکەیتەوە. فەیسەڵ هەر کوشتنی کاک محەممەد نەبووە. من ئەمەوێ جارێ باسی ئەوکەین بەڵێ من ئەوانی کەشم لە بەردەسای و قسەی لەسەرەکەین. ئەخ کاک محەممەد و مامەجید مەجید ڕۆستەم بەیەکەوە بوو. بەڵێ ئەمە بەس دەگەلەوەیە. بەڵێ مەبەستم ئەوەیە. ئەوە لە دوای ساڵی هەفتا کە مفاوەزات بوو و دوای کۆچی دوای باوکم بوو کە لە 24 لەسەر 25 دوانزەی ساڵی هەفتا باوکم ئەمری خوای کرد هۆ بوو لە ساڵی هەفتا و دوو ئەمانە وەکو سەردان وەکو میوان چوون بۆ لای بارزانی وە لە ڕێگا شەیدیان کرد. ئەمان بەسەردان بە میوانی چوون و ئەوێ کێ لە پشتی ئەم ڕووداوە بۆ هۆکاری شەیدکردنیان چی بوو ئەگەر ڕوونتر قسە بکەی بۆ مێژوو؟ خۆی بادگراونی ئەوە کاک فەیسەڵ من وەکو ئەوەی کە پێشتر باسی حاجی ئیبراهیممان کرد بۆ ئەوەی کە لە شۆڕش جیا بۆ عاجزبوونی حاجی ئیبراهیم و تێکچوونی لەگەڵ بەرزانی و ئەوە بۆ خۆی هۆکارێک بوو و نەچوونی حاجی ئیبراهیم بۆ لای بەرزانی هەم هۆکارێک بوو و کۆمەڵی ئەحداثی تر ڕوویدا بوو. عوسمان عوزەیری شەهید کرابوو و کۆمەڵی خەڵکی تریش لەوان شەهید کرابوو. ئەمە وەزعێکی خوڵقاندە بوو بەڕاستی. ئەوە سیراعی مەسایدی سیاسی و عەشایری بوو بەداخەوە. ینی پێ دوایە کوشتنی محەممەدی حاجی ئیبراهیم براگەورەی ئێوە پەیوەندی بە تێکچوونی دۆستایەتی نێوان حاجی ئیبراهیمی چەرمەگا و بەلام سەفای بارزانیەوە بوو بێ؟ نا بەڵێ ئەوە بەشێکە بەڵام خۆی پەیوەندی زیاتر بە ئەو بارودۆخە بوو کە خەڵکێک کەوتە بین وەزعەکە و کۆمەڵی خەڵک لەو بینە هەم لە ئێمە وەکو باسم کرد وەکو عوسمان عوزەیری و هەموو خەڵکیش لەوان شەهید بوو. جەنابەت لە دیدارێکا پرسیارێکت لە کاک مرابێستون کردو بەڵام بەداخەوە ئەو شتەکانی خۆی ڕوون نەکردەوە. چۆن ئەو ڕێی جیاوازی هەبوو ئەگەر تۆ بکرێت ڕوونی کەیتەوە قسەکانی ئەو؟ بەداخەوە ئەو وای باس کرد کە ئەو وەکو ماڵی حاجی ئیبراهیمی تاوانبار کرد بۆ خۆی لە ئاساسا وانە لە ئاساسا کە ئێمە خەڵکمان کوشتووە و محەممەد ئیبراهیم خەڵکی کوشتووە و حاجی ئیبراهیم خەڵکی کوشتووە و لە ئاساسا وانە کاکە فەیسەڵ لە ئاساسا خۆمەسی ئەو باسی حاجی ئیبراهیمی نەکرد بە زووتی محەممەدی کوڕی گەنجێکی بزیێ بوو هەڵی کردو ئەوەش بۆتە هۆکاریەوەی کە هەڵە شتێکە و وەزعێکی ترکەیەتە پێشەوە شتێکی ترە. وەزعێک هاتووەتە پێشەوە تۆ سیراعێکی سیاسی عەشایری جەنجاڵی لە وڵات و لە کوردستانە دروست بووە. عوسمان عوزەیری ئامۆزای محەممەدە کوژراوە، پیاوێکی نووسەر و ڕۆژنامە نووس و ڕۆشنبیر و پیاوێکی بە توانای سیاسی کوژراوە. لە تۆڵی ئەو خەڵک کوژراوە بالمقابل عوسمان عوزەیری کوژراوە محەممەدیش خەڵکی کوشتووە. ئەمە ناکاتە بابی ئەوەی کە یعنی ئەتوانین بڵین بارودۆخەکە ئەوەندەی کە پەیوەندی بە کێشەی عەشایری و ئەوەندە باگراوندی سیاسی لە پشتەوە نییە کوشتنی ئەم نەخێر وایە بەتاشی. بەڵام
پێم وایە کوشتنی مەجید ڕۆستەم تەسیری بانگراونێکی سیاسی هەیە چی مامەجیدشم لەو مۆزوعاکە شەهید بووە ئەویش هەر لەگەڵ مۆزوعاکە بۆ چکێ کاک محەممەدم بەتەنیا نەبووە 12 کەس نەفەر بە مامەجیدمەوە شەهید کراوە. بەڵام تۆ پێ دوایە کاک بەرزان ئەو کێشە عشارێنی ئەو دەمکڕویەوە بەبەستی سیاسی لغزی سیاسی لە پشتەوە نەبوو بێ هۆکاری سیاسی لە پشتەوە نەبوو بێ هەروە سادە ڕۆشت بێ و تێپەڕی بێ ڕووداوەکان پێدوانیە دەستێکی سیاسی لە پشتی ئەو گرفت و ڕوبەڕبوونەوە عشایری بەتاچیت لە پشتیوێتی خۆ هەموو بە دەرنیە لەوانە من باسم کرد ینی بە دەرنیە لەوە تۆ ناتوانانی نەیبەسیتەوە مەسایلی سیاستەوە چکێکی من لە دیمانەیەکی برادێکە لە شەهیدیان کرد لە تایر پێم وایە ناوەکەمش باشتە خەیاڵ نییە بەداخەوە لە دیمانەیەکە باسیەکە ئەڵێ ئێمە لە دوای ساڵی هەفتە کە ئێمە جەلالی بووین کەوتنە کوشتن و بڕینمان لێکێ لەوانە کە کوشتیان مەجید ڕۆستەم بوو پێمان وتن پان بابە ئەوە مەجید ڕۆستەمیان کوشت مەجید ڕۆستەم قایدێکی ئێمە بوو دەستەدەمی باڵی جەلالی و مەلایە لەبەرەوە حتمەن ئەوەشی لە پشتەوە بووە و بە دەرنیە لەوە کاکە فەیسەڵ. باسی کوشتنی عوسمان عوزێریت کرد بەر لە کوشتنی محەممەدی براتان عوسمان عوزێری نووسەر و شاعیر کادرێکی دیاری ناوپارتی و لە ڕادیۆ دەنگی شۆڕشی ئەیلول کاری کرد و کەسێکی دیار بووە و لە شەڕی دەربەنی بازیانە برینارەکرێت دواتر لە زیندانی سەنگەسەر زیندانیەکرێت شێرکۆ بێکەس لە خاچومەر ڕۆژمێری شاعیرەکەڵێ ئەو بەیانی کە بردیان نەهاتەوە گورۆکی وەک شعرێکی سەرباڵشین کەون بوو ئیتر نەهاتەوە عوسمان عوزێری بۆ سەرنگون کرا بۆ گۆڕەکەی ون کرا چیە کوشتی و هۆکاری ئەو ڕووداوە چی بوو؟ کاکە فەیسەڵ هۆکاری ئەوە ئەگەڕێتەوە دیسانەوە بۆ ململانەی باڵی مەکتەبی سیاسی و بۆ ئەو سەردەمە لە دوای ئەوەی کە باڵی مەکتەبی سیاسی چوونە ئێران عوسمان عوزێری یەکێ بوو لەوانەی کە مایەوە لەگەڵ لێرە لای حاجی برایم مایەوە نەچوە ئێران و چوونی مەجید ڕۆستەم بۆ سەردانی بارزانی و لەگەڵ عوسمان عوزێریە و گەڕانەوەی مەجید ڕۆستەم و دانیشتنی و کە لە وازی لە پێشمەرگایەتی هێنا عوسمان عوزێریە و سەردانی ئێرانی کرد لەوێ ئەوەندەی ئێمە کە ئەزانین لەوێ بەڕەحمەت بێ مامۆستا برای محەممەدوانی دی بوو پێش گەڕانەوەیان کە گەڕابەوە ئەو لە ئیزاعا کاریە کرد من خۆشم هەندێک گەڕام بە دوای ئەو سەرچاوانە ئەوە بوو کە بەڵێ فیالێنەوە لە خاچ و ڕۆژ و مێژووی شاعیرەکەەوە شێرکۆ بێکەس باسیەکڵێ ئێمە عوسمانیان برد و دوایی ئێمە زۆر محاولەمان کرد بۆ بەردانی عوسمان عوزێری نەماتوانی بەداخەوە بەری بین و هەرو ململانەیە بوو باڵی مەکتەبی سیاسی گەڕانەوە باڵی مەکتەبی سیاسی ئەوان دەرچوون و دەربازبوونی باڵی مەکتەبی سیاسی ئەو کۆمەڵە خەڵکی کە دەرباز بوون وەکو باسم کرد ئەوان بەدەستی حاجی برایمیان ئەزانی ئەیانوت ئەگە حاجی برایم نەبێ ئەمانە دەدەستبەست ئێمە ڕزگاریان نابێ حتمما ئەمانەشیان بگرتای ئەیان کوشتن باشم کوشتانە بۆچی بە شێوەی شارا و نێنی بوو لە کاتێکا کە سیراعی فکری و سیاسی و جەنگ و ململانێ لە نێوان باڵی مەکتەبی سیاسی و سەرکرداتی پارتیا هەبوو بە ئاشکرا بۆچی بەو شێوەیە عوسمان عوزێریە کوژرا مەسەن شێرکۆ لەو پارتی شعرا ئەڵێ کەس نەیزانیەوە چۆن کوژرا کەس نەیبینی لەکوێ نێژرا ینی هۆکاری ئەم لغز و تەم و مژە لە کوشتنی عوسمان عوزێریا پەیوەندی بە چی هەیە خۆ ئەگەر سیراعی سیاسی بووی بە ئاشکرا دەیان کەس کوژراوە و سەدان و هەزاران کەس لە شەڕی نێوان ململانی سیاسی نێوان کوتلەکانە کوژراوە من باسم کرد وتم ئەوە لەبەرەوەی ئەوان باڵی مەکتەبی سیاسی و هاتنەوەی باڵی مەکتەبی سیاسی و گەڕانەوەیان باڵی مەکتەبی سیاسی ئەوان لە ئەستۆی حاجی برایمیان ئەزانی ئەیانزانی جنابی مام جەلال بوو هەم عەلی عەسکەری بوو عومەر دەبابە و حلمی عەلی شەریف و زوبەیحی و ئەمانە هەموو لە ماڵی حاجی برایمن حاجی برایم ئەمانە تەسمیری بارزانی ناکات ئەوە لە ئوسوڵ و عادەتی عەشایران نییە ئەمانە ئەوەش جارێکی تر برینەکانی دیسان قوڵتر کردەوە لەو سەردەماکەمان ئەمان کرد عوسمان عوزێری لە ئیزاعە بوو عوسمان عوزێری لە شوێنێک نەبوو بتوانێت دەرباز بێت لە دەستیەوان خۆ عوسمان عوزێری ڕەبتی هەبوو لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی پێم بوو ماوەیەکیش لە زیندانی سەنگەسەر ئەوە ساڵی 64 بوو بەڵێ ئەوە پێش جیابوونەوەی
هین بووە باڵی مەکتەبی باشە هۆکاری پێش هاتنەوەی باڵی مەکتەبی هۆکاری زیندانیکردنی ئەو لەو کاتەیە لەو سەردەما باڵی ساڵی 64 مەبەستا ئەوان باڵی مەکتەبی سیاسی کە جیابوون ئەو یەکێ بولوانی لە پێنجوێنی انقلابی کرد و هەموو شوێنەکانی گرت و مقڕاتی گرت و وەکو باڵی مەکتەبی سیاسی تەعاملی کرد عوسمان ئەوزێری بەڵێ ئەو نەبوو کۆمەڵی خەڵک بوو لەوانە کە کشی عەزیز ئەوان لەگەڵا بوو کۆمەڵی خەڵک جیران لەوێ جیران دوایی ئەوە بوو ناجان نەبوون جیران کە جیران ئەوە بوو سژنیان کردن سەردەما دوایی ئەوە باوکم چوو بۆ بەردانی عوسمان ئەوزێری و دوای ئەوە بەر بوو عوسمان ئەوزێری ئەوە دوای ئەوە بوو ناوزی ساڵی 64 کە گیراوە لەسەر ئەساسی باڵی مەکتەبی سیاسی گیراوە دوایی کە گەڕاوەتەوە و دیسان و جارێک تر چۆتەوە ئێران و گەڕاوەتەوە هاتووە لە ئیزاعەکاری کردووە و باڵی مەکتەبی سیاسی بەو شێوەی کە باسمان کرد کە گەڕاونەتەوە بۆ لای حکوومەتی عراقی و پەیوەندی بە ناچاری ئەوانی وەزعەکەیان دروست کرد دروست بوو عوسمان ئەوزێری لەوێ گیراوە عوسمان ئەوزێری سەرنگوم بوو ئەمەی کە کاک مەلا بێستون باسیەکە ئەمە لەمە ڕووی داوە ئەمە بۆ خۆی بارگراونی تری هەیە خۆ لە خۆ ڕووی نەداوە محەممەد حاج برایم وەکو ئەوی ئەلانیەکە محەممەد حاج برایم پیاوێکی سەرچێژ بۆ هاتەوە خەڵکی کوشتووە نەخێشتیوانە خۆ ئەوە دوایەوە ئەوە خۆ لە سەردەمێکا بووە خۆ چەند لە تەمەنی منە نەبوو لەوانێ منیش مەسئول نەبم بەرامبەر ئەو هەندێک لە هەندێک ڕووداوانە بەڵام ئەمە مێژووە کاکە فەیسەڵ تۆ ناتوانانی لە مێژوو ڕابکەی ئەمە مێژووەکە ڕووی داوە ئەمە هیوادارین شتەکان وەک خۆی هیوادارین بخێتە بەرچاوی خەڵک بەڵاستی بێمە بەست و بێلایەنانە باشە پێم وابێ عەبدوڵای براشی لە 63 ئەکوژێت برای عوسمان ئەوزێری عەبدوڵای بەڵێ شێت عەبدوڵای لە ساڵی 63 ئەو چۆن بۆچی ئەو لە ساڵی 63 کە شۆڕش بەرپا بێ مامەجیدم سەلق ئەبێ بەڵێ ئەو لەگەڵ مامەجی شۆڕشی ئەیلول بەڵێ مامەجیم سەلق ئەبێ لەگەڵ مامەجیا بێ لە گۆیژە لێرە شەڕێکی قورسە بێت لەوێ دەبابەیەک بەجێ مێنێەوەی پەلاماری دەبابەکەون بیگرن دیارە لە شەڕەکە لە نێوان حکومەتی عراقی بەڵێ حکومەتی عراقی و شۆڕشی ئەیلول ئەو تۆپێکی پێوەنە تۆپەکە لە سەریا و سەریە باوشەی دەبێت باشە کاک بەرزان مەسعود بەرزانی لە یاداشتەکانیا کاتێکە بە جۆری جۆرەکان قسە بە سۆرە هۆزەکانە لە ئەوانی کە بەشداریان هەبوو لەو شەڕەیە بەڵام هیچ شتێک بە حاجی ئیبراهیمی چەرمەگا ناڵێ تەنانەت کوشتنی عوسمان ئەوزێریشی پێ ناخۆشە بێت سەرنجی تۆ لەم بارەیەوە وەڵام من بۆ خۆم ئەو یاداشتم دیوە وەڵام من خۆسپاسی کاک مەسعود دەکەم بەڵام ئەویش دیارە دەرچی بە واقعەکان کردووە ئەوە هەڵەیەک بۆ کراوە ئەویش من لەوانەیە ئەویش مەسئول نەبوو بێت لە وەختا لە بەرامبەر بەوە بەڵام درچی بۆ کردووە حاجی ئیبراهیم پیاوێک بۆ غەدری لێکراوە و درچی بۆ کردووە کە ئەو وەزعی ڕوویداوە غەدر بووە ئەبوویان نەکرایە من بۆ خۆم بەڵێ فعلەن یاداشتەکانم دیوە بە هیچ شێوەیەک بە شێوەیەک لە شێوە خراپەکان باسی حاجی ئیبراهیم ناکەن زۆر باشە هەر لەسەر ئەو گرفتە سیاسیانی کە پێم خۆشە بچینە سەر ئەو قۆناغی کە ئیدی ئێوە وەک چەرمەگایەکان و نەماڵی حاجی ئیبراهیم فەوجی خەفیفە وەرەگرن لە حکومەت ئەمە ئەبێتە پەڵەیەکی ڕەش لە مێژووی ئەم بنەماڵێ و کەسێتی حاجی ئیبراهیمی چەرمەگا هەندێک لە چاودێران پێیان وایە کە ئەمە پاش ئەو خەباتی حاجی ئیبراهیم ئەمە جۆرێکە لە خیانەت و ڕشنی ئاوی جاشایەتی بۆ کورد تۆ وەک کوڕی حاجی ئیبراهیم وەک کەسێک کە خۆت بەشدار بووی لە نێو ئەو فەوجە خەفیفەیە هۆکاری وەرگرتنی ئەم فەوجە چی بوو بۆچی ئێوە لە کاتێکا کە حاجی ئیبراهیم ناچارە بێ بچێتە بەغا بۆچی وا ئەکەن کە فەوج لە حکومەت وەربگرن و بە تەواوی پشت لە شۆڕشی کورد و لە کورد بکەن مەبەست حاجی ئیبراهیم خۆی نەخێر مەبەستم نەوەکانی دوای حاجی ئیبراهیم کاتێکە فەوجی خەفیفە وەرەگرن لە حکومەت لە دوای دروستبوونەوەی شۆڕشی نوێ بەڵێ زۆر سپاس کاک فێسەڵ پێم خۆش بووە ئەو بابەتە ئێمە دوای حاجی ئیبراهیم وەکو کوڕی حاجی ئیبراهیم ئێمە دائیم بۆ دەواازەیە گەڕاوین کە دیسانەوە ئەو ڕێچکەیە بگرین کە بتوانین لە چۆ خزمەت بە گەلەکەمان بکەین من لێرەوە ئەواڵێم کە لە پرسیارێکی جەنابتا پێشتر باسیەوەت کردکایەوە چەکتان ناوە بە برادرانی کۆمەڵە و بە هەندێک خەڵک و پشتیوانیتان بەڵێ فعلەن ئێمە ئەو دەواازە کە کراوە ئێمە بە هەموو توانای خۆمان هاتینە کۆڕی خەبات و لە شۆڕشینە بەشداریمان کرد بۆ دیسانەوە بۆ جارێکی تر لەبەرەوەی کە بە حەقی خۆمانمان ئەزانی و ئەو مۆزوعی کە جەنابەت باسیەکەی ئەو مۆزوعە
ئیتیفاقیەک بووە کە جەنابی مام جەلال ئاگادار بووە ئێمە چۆنێک کوڕی حاجی براهیم لە شۆڕشی نوێ بەشدار بین چەک بدەین خۆمان لە ڕێخستنەکان کار بکەین لە سەردەمانێکە من ئەوەندەی کە معلوماتم هەیە یان ئەوانەی کە ماون لە سەردەمانێکە پارچەی ئیزاعەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پەچی بکەوێ من ڕۆستەمی برام لە کوێتەوە بە مجازەفە بکات بێنێتە ئێرە بیاتە دەست کاک ئەحمەد عەبدوڵڵا بینێرە بۆ سەرکردایەتی مجازەفە بە حیاتی خۆمان بکەین و ئەوەی کە کرابێت لە داڵدانی دایان مەفرەزە لە ناو شاری سلێمانیە و هاتبێت بۆ چالاکی ئێمە ئەمانەمان کردووە و مەسەلەی زۆر باشە کاک بەرزان بوو لە ڕاتەگرم یەک ناوەڕی کورد پشوویەک وەرەگرین و دواتر بچۆرەوە سەر قسەکان بەڕێزان پشوویەک وەرەگرین و دواتر ئەگەڕێنەوە وڵاتان